سرقبوه لا بيجيبوه لا بيجيبوه. توتشي ناوتشيا ناوي وقت الناوي توتشي وتم ناوتشيا قصاب ناو قصابة ايش تنالم ناوتلم دهام چەند ساڵی زلمه بوانتي بسالي تماني سنة دهام چەند ساڵی دوازده سال دەهامەوەی کە لەی تۆ کوای دوازدەیە كاكا تشوبيت بانزا بي باشا راسي دەهام تۆ زانی قەت خۆشبەخت نابی لەم دنیاە لو زمكرنيا تۆ غەدرێکی گەورەت کردووە والله غادر بيك اشترك يا اخويا جوان بیرکەرەوە زمكرنيا والله زمكرنيا بري دوانزەی دەی 2019 زمكرنيا وقتي مانگایەکت فرۆشتووە و سەرت بڕیەوە بە برسێتی شو زعلان برزيتي بخون برسي ما نازل دەهام بري خزبت تعب بري تۆ ئەزانی کە بە شیرین ناگەی هادو شيرين ليش دراسيتو نەک شیرین باوکی شیرین و هەموو ئەم مەملەکەتان ناسم من باش تستوب كم بس بعد تۆ غەدرت کردووە غەدر غادر نكسناك يا بخواي كان نكسناك يا بخواي باوركا دەهام بري عەرەبی ئەزانی دزالم توزك دزالم گۆرانی بۆ بڵێ ها فوق النخل فوق النخل ساحاري فوق النخل فوق لا والله لا كنت واجد لا حول ولا قوة الا بالله گۆرانی بۆ بڵێ نازل قراني ولو تتوت سيبوه خمبو سيبوه ما ندير خمبو سيبوه بسرعة خلاص درتو باشا دخل يا سعدي كاكا بخاطري اخوة وهذا الموضوع بينا كاكا تو لمسني موضوعها دوای لەو سەرەوە بە فیلم کێڵێ بدەهام بڕواکە جنجۆتە مێشتی کاکە کوڕەکو باوەڕاکە برێ بێژن دەیگوت چ دەیگوت وەم لێ کرد وام ترسان لە جارەکەی کە خراپترم لێ کرد ئۆهۆ کەسان بێژەن کاکە بێژەن من و تۆی کردۆ بە فیلم ئەم سەری مەوزوعەکان لە کۆتایەکەیە تۆ کەیوات لە بێژێن و بڕایەتیەکەی کاکە وەڵڵا هەموو گیانی خراپەیە وا گوتی دەهام باوەڕی کرد گوتی دوای لە راکاوش ڕاهراتم دەیگو هاواری دەکرد دەهام یاخوا هەروارێ والله ئەی باشە بۆستا کەوایە دام تەلەفۆنی بۆ کردویت نا نەیکردە شێت بوویمە لە دەستی بەس هەپیادە ئەی بۆ دیار نییە ئەی نازانم بەس من مۆزی خۆم تەرتیب کردی چۆن تازە چوومە لای مام زەینەتی پێم بوو گوتم مام زەینەتی ئەتونیا لە بازاری بە هەر تەلەفۆنم لۆ کردی یەکسەر وەرە یعنی ئەویش ناوەتەوە وەکتا بکە و ناوەتەوە مۆزعەکەشم تێگەیان دێ گوتم پێی بری غەدی لە هەتی وەچ کردی های سعدی وەڵڵی بەیانیان شەیتان خەبەریێتەوە بە تۆڵێ بکەم ڕەشید نییە ئەگەر مام زەینەدینیش لە بیری کرێت بە خۆت باسکە بری دیارە غەدرەی کردی ڕاز لە مۆزی بێژەنی ئەی بابە بۆ بیتانیە ئەی خەدێکی گەورەی لە بێژەن نەکردووە کۆتایی من و تۆ قەت خێر نەبووە ئەترسم لە کۆتاییە دەهام شەقتەڕێن بە من بکە ئەوسا شەقشەقێن بە تۆ بکات کورە عەزیزەکەم دەهام بەس لۆ من السلام عليكم عليك السلام سعدي تلفون مام زيد الدين تشي بك بعزلها سعدی ئەڵێ بۆشم چۆ بە کوێرەوە گەڕۆکات دام بۆ هاتووە خێر سبووە جنوكا قراوة جنوكي سحاري سبووە بەس بگەینێت وەرە دانیشە کاکە دانیشێ دانیش وەرە دانیشێ بەساڵ قەڵبم کورە دەبە تەلەفۆنەکەتە کاکە سعدی تەلەفۆن تە بە قورعان چ مۆزەعەکەم تێ بگەینە خوا عەفوت بکە
زۆکە گەڕاوە دووبارە. يعني دیسان تەلەفۆن لە بۆ ئەوەی بکەم زێنەدین ئەو لێم تێدەکە جارەکەی زۆر مرتاح بووم علاجی کردم ئەو شۆ گەڕاوە. سعدیڵی کارەبا گرتوێتی. يا الله مام زينة كوي كاكا وصلت كل شيء هو أنا بازاري قربان الدم مام زينة هر استوى موضوع زول مهم هي كل فقري لي كل خزورة كان ديسان ما قاعد تشتغل ما بس زنوكة تشتغل بي قربان الدم دولة دي خوافز چی گوت؟ بودي ديم خم النبي لا إله إلا الله هات كنا رشيد خواترتي يا الله يا غمال يا الله بەخۆ ئاسادی شێت مانەکات کاکە دانیشە ما شاء الله نەزلیشە ناگیرێ دیارە دام ئەو جارە جنەکە زۆ قەڵەو بووە هات یا غەمال پێغەمبەر خۆش شێتمان دەکەی بەقورئان هیچ نییە نەکاکە هیچ نییە لە ژێرەوانە بوو بە سەر قوربان هیچ نییە سعدی بەخوا هەرچەند سەیرەکەم ئەم زنە لە گیانەتی ئەلیاس نەدات والله دیە بابە مانتۆڕی داژێت و بەدحی بێ خۆی مام زەینەتی نیەتی نییە شێت دەبین